پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لەبێ خۆشەویستان. کیم جۆنگ ئون دیکتاتۆری گەنجی کۆریای باکووری تەمەن 32 ساڵ چێژ لە سێدارەدانی ئەو کەسانە وەردەگرێت کە باری دەرونی تێک دەدەن یان بەو شێوەیە ڕەفتار دەکەن کە تووڕێی دەکەن. وا دیارە هیچ کەسێک لە وڵاتەدا ناتوانێت لە سزای لە سێدارەدان ڕزگاری بێ، بەتایبەت دوای ئەوەی هاوسەری خاڵۆزاکەی و وەزیری بەرگری و ژمارەیەک بەرپرسی باڵای دەوڵەت بە ڕێگەی جۆرا و جۆر لە سێدارە دراون. ئەمڕۆ چەند شتێکی سیر و سەمەرەت پیشان دەدەین کە ئەم سەرۆکە کردوێتی، بۆیە ئەگەر دەتەوێت وردەکارەکانی بزانیت تا کۆتایی ڤیدیۆکە بینەربە. هاوسەرەکەی سەرۆک هاوسەری سەرۆکی کۆریای باکوور ری سۆڵجوو تا ڕادەیەک بە نامۆیی ماوەتەوە، وەک ئەوەی زۆر کەس لەبارەی مێژووی ئەوەوە نەزانن و بەدەگمەن دەرکەوتووە. هەروەها لەگەڵ هاوسەرەکەی کینگ جۆن دەرکەوتووە لە یەکێک لە سەردانەکانی بۆچین کە جیهانی داگیر کردووە و دوای ئەوە چەند جارێک لەگەڵ کیم دەرکەوت. لە ماوەی نێوان ساڵی 2012 بۆ 2014 پێش ئەوە بە ماوەیەکی زۆر لە ساوی خەڵک ون بوو تا ئەم دواییانە پاشان دەرکەوتنی زیاتر دیار بوو. سەرڕای ئەو یاسا سەیرانەی بەسەر ئەم ژنەدا سەپێنراوە، وەک ڕێگریکردن لە سەردانیکردنی کەسوکاری یان زۆر دەرکەوتنی لە میدیاکان. هەر جارێک شان بەشانی هاوسەرەکەی دەردەکەوێ بە سەلیقەی و خۆشی و خۆ بە زلزانی ئەو پەڕی وردبینیەوە دەردەکەوێت. مشتومڕیش دروست دەکا بۆ ئەوەی هەستی گەلەکەی لە بەرچاو بگرێت. پێدەچێ هۆکاری پشت دیارنەمانی و دەرکەوتنە دیارەکەی ئەوە بێ کە دایکی 3 منداڵە لە هاوسەرەکەی لەوەتی هاوسەرگیری لەگەڵیدا کردووە هیچ کات لە بۆنەیەکی شەخصیدا دەرنەکەوتووە، بەڵکو هەمویان بۆنەی نەتەوەی بوون بۆ وڵاتەکەیان و تەنانەت ئەو کاتانی کە دەرکەوتووە زۆر نەبوون بە بەراورد بە ژیانی تایبەتی پێش هاوسەرگیریەکەی کە هەندێک پێشنیاری ئەوە دەکەن کە گۆرانی بێژ بووە و ئەمەش لەسەر بنەمای ئەوەی لە ڕۆژنامەیەکی بەڕیتانیدا هاتووە کە دەڵێت لەگەڵ گۆرانی بێژێکی کۆری هاوسەرگیری کردووە بە ناوی ئەلڕیز ئەلجوو، بەڵام کەس ڕاستیەکەی هەمان خانم نازانێ یان تەنها لێکچوونی ناوەکانە. پێدەچێت لە ساڵی 2009 ژیانی هاوسەری پێکهێنابێ. هاوسەرگیریەکەشیان بشێک بوو لە پلانی باوکی کیم بۆ ئەوەی ببێتە سەرۆکی دەوڵەت. هەروەها پێدەچێت لە ساڵی 2013 و 2016 یەکەم منداڵی لەدایک بوو بێت. بە پێیوتەی ئەستێری تۆپی باسکی ئەمریکی دێنیز ڕۆدمان منداڵی ناوەندیان ناوی هۆگۆ ئیە. تا ئێستا هیچ زانیاریەکی پشتڕاستکراوە لەبارەی منداڵەکانی دیکەیانەوە نییە. هاوسەرەکەی کیم بۆ ماوەی 6 مانگ ڕەوانەی زانکۆ کرا و لەوێژ ئامادەکرابوو بۆ ئەوەی ببێتە خانمی یەکەمی کۆریای باکوور. سەرڕای ئاڵۆزی پەیوەندیەکانی نێوان کۆریای باکوور و ئەمریکا، کۆریا و کیم سەرۆکی وڵات و ڕیسۆڵی هاوسەری سەرکەوتوو بوون لە ڕاکێشانی هاوپەیمانی نوێ. ئەوانش سەرۆکی دەوڵەتی کۆریای باشوور و هاوسەرەکەی کە هەرگیز پێشوازیان لە ڕێبەر کیم و هاوسەرەکەی نەکرد لە لووتکەی هەردوو کۆریادا. هاوسەری ڕێبەر کیم سەرکەوتوو بوو لە ڕاکێشانی سەرنج و ڕاکێشانی کامێراکان بەرەو ڕووی و ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو پەڕی تەکتیک و خۆشەویستی بۆ هاوسەری سەرۆکی کۆریای باشوور. قەدەغەکردنی جگەرەکێشان. کۆریای باکوور جگەرەکێشانی لە شوێنە گشتیەکان قەدەغە کردووە. لە کاتێکدا کیم جۆنگ ئون سەرۆکی کۆریای باکوور تاکە کەس دەبێت لەم بڕیارەدا بەخشراو بێت. هەروەها نەیتوانیوە نمونەیەک لە وەڵامدانەوەی بانگەوازی وازێنانە جگەرەکێشان نیشان بدات. بە باشی دەزانرێت کە کۆریای باکوور جگەرەکێشانی لە شوێنە گشتیەکان قەدەغە کردووە، لەوانەش چێشخانە و وێزگی پاس و ناوەندەکانی ڕێکلام. ئەمەش نوێنەرایەتی کێشەیەکی هەستیار دەکا بۆ وڵاتێک کە سەرکردەکەی بەدەست پێشخەری هەردووکیان دادەنرێت. گۆڤارێکی پرۆپاگەندەی کە وردەکاری لیستی ئەو شوێنانە دەخاتە ڕوو کە جگەرەکێشانیان لێ قەدەغە کراوە دوای دەرکردنی یاسایەک لە چوارسیەوەی هەڵمەتێکی بەردەوامی دژە تووتن. ئەم لیستە هۆتێل، دوکان، ئاودەستی گشتی و سینەما و کتێبخانە و هۆڵی وەرزش و گۆڕەپانی گشتی نەمامگە و قوتابخانە و کلینینک و نەخۆشخانە و گواستنەوەی گشتی و ئەو شوێنانەی کە مەترسی ئاگرکەوتنەوەیان لەسرە کە دارستانەکان و بەنزینخانەکانیش لە خۆ دەگرێت و تابلۆی قەدەغەکردنی جگەرەکێشان لە سەرانسەری وڵاتدا دادەنرێت
لە هەوڵێکدا بۆ کەمکردنەوەی ڕێژەی بەرزی جگەرەکێشان لە نێوان پیاواندا. هاوکات میدیاکانی حکومەت هۆشداریان داوە لەوەی جگەرەکێشان ئەگەری توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا زیاد دەکا کە بیونگ یانگ دەڵێ هەی بووە یەک حاڵەتی لێ تۆمار نەکردووە. بەپێی ئەو داتانی کە لەلایەن پیۆنگیانگەوە دراوە بە ڕێکخراوی تەندروستی جیهانی 46 پیاوان جگەرە دەکێشن، بەڵام یەک ژن جگەرە ناکێشێ و ئەوە ڕاست بێت یاخود نا بەڕاستی جگەرە کێشان لە نێو ژنانی کۆریای باکووردا دەگمەنە. بەشداری لە چێشخانەکانی پیتزا و خواردنەوە گازیەکان کردووە. پیتزا خانەیەک لە کۆریای باکوور دەستی بەسەرداگیرە دوای ئەوەی شریتێکی ڤیدیۆی لە ئینتەرنێتدا دەرکەوت کە پشتڕاستی دەکاتەوە کە کۆکاکۆلای ئەمریکی پێشکەش بە گەشتیاریانی بیانی دەکات و ماڵپەڕی کۆری یۆنهاب ڕایگەیاندووە کە لە مانگی ئازاری ساڵی ڕابردوودا شریتێکی ڤیدیۆی لە یوتیوب بڵاو کراوەتەوە کە دوکانی پیتزاکە پیشان دەدات و ئەو کۆکاکۆلایە پێشکەش بە گەشتیاران دەکات و ئاماژە بەوە دەکات کە ستافی چێشخانەکە پێشتر خواردنەوەکەیان ناو دەبر بە کۆکاکۆلای ئیتاڵی. ڕوونیشی کردەوە پیتزاخانەکە سێم پیتزاخانەیە لە جۆری خۆیدا کە لەلایەن کۆمپانیای کۆریتی ئیتاڵیەوە کراوەتەوە. جێگای سەرنجە کە ئەمە یەکەم جارە فرۆشتنی کۆریای باکوور پشتڕاست بکرێتەوە بۆ خواردنەوەی کۆکاکۆلای ئەمریکی دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا دەنگۆیەک لەم بارەیە بڵاو بووە. باز لەوە دەکرێت کە کۆریای باکوور و کوبا تا ئێستاش تاکە دوو وڵاتن کە لقی کۆمپانیای کۆکاکۆلای ئەمریکی تێدا نییە. سیرکردنی یاریەکانی مۆندیال شون کەوتوانی تۆپی پێ لە کۆریای باکوور ناتوانن بە دوواداچوون بۆ یاریەکانی وڵاتەکەیان بکەن وەک زۆربەی وڵاتانی جیهان. بۆ نمونە لە ساڵی 2014دا هاندەرانی یاریەکە دوای 24 کاتژمێر سەیری یاریەکەیان کرد لە کاتێکدا کە هاندەرانی هەموو جیهان ئەنجامی ئەم یاریەیان دەزانی. و هۆکاری ڕاستەقینی ئەمەش ئەوەیە کە سیرکردنی کەناڵە تەلەڤیزیۆنە بیانیەکان قەدەغەیە و کۆریای باکووریش تەنها 3 کەناڵی تەلەڤیزیۆنی دەوڵەت پێشکەش دەکات بۆ ئەوەی خەڵک سەیری بەرنامەکانیان بکەن و بە دوواداچوون بکەن. هەروەها قەدەغەیە کە خەڵکی کۆریا ئینتەرنێت بەکار بهێنن. ئینتەرنێت تەنها لە ڕێگەی تۆڕی ناوخۆییەوە بە ناوی گوانگ میۆنگەوە دەتوانرێت بەکار بهێنرێت کە لە ساڵی 2000 دەستی پێکردووە و تەنها 28 ماڵپەڕ لە خۆ دەگرێت کە لەلایەن حکوومەتەوە سەرپەرشتی دەکرێن و تەنها چەند کەسانێکی دیاریکراو دەتوانن بەکاری بهێنن وەکو سیاسەتمەدارەکان و خێزانەکانیان و خوێندکارانی خوێندنی قوتابخانە نوخبەیەکان و بەشی شەڕی ئەلکترۆنی و سوپا ڕێگەیان پێدەدرێت سەردانی ئەو ماڵپەڕانە بکەن کە دەوڵەت پەسەندی کردووە لە دەستوردا. دوژمنایەتی لەگەڵ کۆریای باشوور ئاژانسی هەواڵی فەرمی کۆریای باکوور ڕایگەیاند پیۆنگیانگ لە نیوەڕۆی ڕۆژی سێشەمەوە سەرجەمهێڵەکانی پەیوەندی سیاسی و سەربازی لەگەڵ کۆریای باشووری دوژمن دەبڕێت دوای ئەوەی کۆریای باکوور چەندین زار هەڕەشی پچڕاندنی پەیوەندی لەگەڵ کۆریای باشوور کرد. سیئۆل لە ناردنی پەیامی دوژمنکارانە بۆ چالاکوانان بۆ ئەو دیوی سنوورەکان ڕانەوەستاوە. ئاژانسەکە ئاماژەی بەوەش کردووە. پیۆنگیانگ هێڵی پەیوەندی نێوان دەسەڵاتدارانی باکوور و باشوور بە تەواوی دەبڕێت و دادەخات کە لە ڕێگەی نووسنگی پەیوەندی نێوانیانەوە دامەزراوە. هەروەها کەناڵەکانی تری پەیوەندیەکان دەبڕێت کە لە 9 2020 زاینیەوە کۆریای باکوور هەڕەشەی داخستنی نووسنگەی پەیوەندی لەگەڵ باشووری کرد. هەروەها پیۆنگیانگ هەڕەشەی گرتنەبەری ڕێوشێنی ئازاربەخشی دیکەی کرد بەرامبەر بە لافاوەکە. هەڵهاتوانی کۆریای باکوور و چالاکوانانی دیکە باڵۆن لە خاکی کۆریای باشوورەوە بۆ دراوسەی کۆریای باکوور دەنێرن و پەیامەکانیان لەسەری نووسیوە و ڕێبەری کۆریای باکووریان بە پێشەڵکردنی مافەکانی مرۆڤ تۆمەتبار کردووە و سیاسەتی ئەتۆمی ئەو وڵاتە شەرمەزار دەکەن. هەڵمەتی پەیامەکان پرسێکی دڕکاویە لە نێوان هەردوو کۆریادا. هەڵبژاردننی پەرلەمانی کۆریای باکوور کیم جۆنگ ئون سەرۆکی کۆریای باکوور لە هەڵبژاردنە ناوخۆیەکان کە لە هەموو ناوچەکانی وڵاتدا ڕێکخرابوو دەنگی دا و ڕێژی بەشداریکردن لە 100% نزیک بووە وەک لە دوای هەموو هەڵبژاردنێک لە وڵاتەدا ڕاگەیەندرا لە کاتێکدا یەک گروپ نەیتوانی دەنگ بدات و لە غیابی هیچ کێبڕکێیەکدا شیکاران ئەم ڕاپرسیانە وەک نەریتێک دەبینن کە ڕێگە بە دەسەڵاتداران دەدات جەخت لەوە بکەنەوە کە ئەوان ئەرکێکی جەماوەریان هەیە و پێشخستنی دڵسۆزی بۆ سیستەمەکە و ڕێژی بەشداریکردن بەپێی ئاژانسی فەرمی کۆریای باکوور 199 بووە کە بەراورد بە هەڵبژاردنە ناوخۆیەکانی پێشووی ساڵی 2015 بە ڕێژەی 0.01 زیادی کردووە و ئاژانسەکە ڕایگەیاندووە ئەو دەنگدەرانەی کە لە دەروی وڵاتن یان لە دەریادا کار دەکەن
یاخود نەخۆشن و بەدەست کێشەوە دەناڵێن و نەیانتوانیوە دەنگ بدەن ئەوە پێویستە دەنگەکانیان لە سندوقەکانی دەنگدانی جوڵاودا بدەن و هەر کەسێک دەنگ نەدات ئەوە بەپێی یاساکانی کۆریای باکوور بە تاوانبار هەژمار دەکرێت و بەپێی یاسا سزا دەدرێت. تۆپی باسکە لە کۆریای باکوور. راپۆرتە میدیایەکان جێپەنجەیەکی نوێیان ئاشکرا کردووە کە کۆریای باکوور لەسەر یاساکانی تۆپی باسکەی داناوە. ئەمە ژوای کردووە یارێکە لەم وڵاتە سەر سوورهێنەرەدا جیاواز بێت لە جیهان. کاتێکدا کە سێ خاڵەکات 4 خاڵت پێدەبەخشێت لە بری 3 خاڵ لە یاسای یاریەکەدا لە کۆریای باکوور. بەو مەرجی تۆپەکە دەست لە ئەڵقەکان نەدات بە پێچەوانی ئەوەی لە باقی جیهاندا ڕوودەدا و ئەمەش لە کاتێکدایە خاڵێک لەو تیپە دەبڕدرێت کە یاریزانەکەی فڕێدانی ئازاد لە دەست دەدات. بەڵام خاڵێکی تر هەیە کە زیاتر یاسایەکی سەرنجڕاکێشە کە یاساکە 8 خاڵ بە تیپەکە دەدات. ئەویش ئەگەر توانرا لە کۆتا سێچرکی یاریەکەدا سەبەتەیەک تۆمار بکات. هەروەها یاساکانی کۆریای باکوور ڕێگە دەدەن یاریەکە بە یەکسان بوون کۆتای پێبێت. ئەویش بە پێچەوانی شوێنەکانی تری جیهانەوە. جێگای سەرنجە سەرۆکی کۆسکردو کیم جۆنگ ئیل کە بە خۆشەویستی بۆ تۆپی باسکە بەناوبانگە یاساکانی یاری باسکەی لە کۆریای باکوور داناوە و لە دوای خۆی کیم جۆنگ ئونی کوڕی بە میرات گرتوویەتی. جێگەی ئاماژەیە لە مانگی کانونی دووەمی 2013 دێنیز ڕۆدمان یاریزانی پێشووی باسکەی ئەمریکی سەردانی کۆریای باکووری کرد بۆ ئەوەی یارمەتی ڕاهێنەری هەڵبژاردەکەی بدات دوای ئەوەی هاوڕێتیەکی کۆن لەگەڵ سەرکردەی باڵا پەرەی پێدا. کیم جۆنگ ئون لە یەکەم سەردانەکەیدا بۆ وڵاتەکەی لە شوباتی 2013 ڕۆدمان سەردانێک و یاریەکی ڕێخست لە نێوان هەڵبژاردەی کۆریای باکوور و ئەستێرەکانی پێشووی خولی ئەمریکی. ڕێگە بە وێنەگرتن نادرێت. ئەگەر بیرت لەوە کردوتەوە سەردانی کۆریای باکوور بکەی بۆ گەشت و گوزار و سەرسام بووی بە هەندێک لە دیمەنە سروشتیەکان و وێنەیانت گرت ئەوە ناڕەحەت مەبە. ئەگەر پۆلیسێک هاتەلات و داوای لێ کردیت هەموو ئەو وێنە و یادگاریانە بسڕیتەوە کە گرتوتە و لەم بابەتەدا یەکێک لە گەشتیاران کە فۆتۆگرافەرە پێمان دەڵێ کە چەندین زار پشکنینیان بۆ کراوە هەر کات کامێرات پێبگرن ئەوە سزا دەدرێت و چوونە ژوورەوە لەلایەن ئەم پاسەوانانەوە قەدەغەیە. هەروەها هۆشداریشی داوەتە ئەو گروپەی کە وێنەی نایاسایی نەگرن و هەروەها هۆشداریشی داوەتە ئەو گروپە کە وێنەی نایاسایی نەگرن و بیبنەوە بۆ وڵاتی خۆیان. ئەم وێنانە لەلایەن هۆنی و ڤیچەوە لەسەر کارتی میمۆری تۆمار کراون. ئەم کارتانی لە گۆشەکانی زانتاکەیدا شاردوتەوە و وێنەی دیمەنی سروشی لەگەڵ خۆیدا هەڵگرتووە. برای سەرکردەی کۆریا وێنەگرتنی کامێرەی چاودێری ناوخۆی لە فڕۆکەخانەی کوالە لامپور ساتەکانی تیرۆرکردنی برای کیم جۆنگ ئون سەرۆکی کۆریای باکووری ئاشکرا کرد کە 2 ساڵ پێش ئێستا ڕوویداوە. لە گرتە ڤیدیۆیەکەدا دەردەکەوێت یەکێک لەو دوو ژنە لە پشتەوە هێرش دەکەنە سەر کیم پێش ئەوەی لە چوارچێوەی کامێراکە دەربچێت. دواتر کیم یۆنگ نام لە نەخۆشخانە کۆچی دوایی کرد. کۆریای باشوور بیۆنگ یانگی بە فرمانی کوشتنی کیم یۆنگ نام تۆمەتبار کرد و دووپاتی کردەوە کە ئەو دوو ژنە دوای ژەهراوی بوونیان بەهۆی تەکسیەوە هەڵهاتون و 4 کەس لەسەر کوشتنی ئەو پیاوە تەمەن 35 ساڵە دەستگیر کراون. هاوکات پۆلیس بە دوای 4 ژنی کۆریای باکووردا دەگەڕێت کە لە دەوروبەری ئەو کاتی کیم یۆنگ نام کوژراوە لە مالیزیا هەڵهاتە بوون. ئەمەش بابەتەکەی ئەمڕۆمان بوو. هیوادارم جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بووبێت. ئەگەر بابەتەکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ڤیدۆکەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیابن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.